چهارمین فستیوالی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوەچوو دیارە 11 ئەمانگە پێشبڕکێکی زۆر جوان و فستیڤالێکی زۆر گەورە بۆ بەشێک لە فیلمە جیهانیەکان کاری لەسەرکرا و کێبڕکێکی تایبەت بوو هەروە بەشێک لە فیلمەکان وەستافی فیلمەکانیش بوونە خاوەنی خەڵاتەکە. یەکێک لە هونەرمەندە پیکەر تاشە کوردە هەرە دیارەکان کە هیچ هونەرمەند زیرەک میرەیە جارێکی تر بە خۆشحاڵی و دەرفەتی هەبوو کە بتوانێت خەڵاتی بە بڵین ئەم فستیڤاڵە کە یەکێک لە پیکەرە هەرە تایبەتەکانی و کاویش پیکەری ئازادی و گزارش لە ئازادی ژن ئەکات لە کوردستانە بە شێوەیەکی تایبەت. ئەم پیکەرە بە قەبارەیەکی جیاواز و هەروەها بە کێشێکی بە بڵین کەمتر لە قەبارە گەورەکەی خۆی توانرا کە جارێکتر دروست بکرێتەوە و پێشکەش بە ئەو کەسانە بکرێت کە لە نێو فستیڤاڵەکەیە بەشدار بوون و بوونە خاوەنی خەڵات. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی سینەمای کۆبانێ لە ئەڵمانیا بەڕێوەچوو ڕۆژی 11 مانگە بە دابشکردنی خەڵاتی ژنی ئازاد بەسەر فیلمە سەرکەوتوەکاندا کە لەلایەن پیکەرسازی دیار زیرەک میرە و دروستکرا بوو کۆتایی هات. هونەرمەند زیرەک میرە لە پۆستێکدا کە لە پێگە تایبەتەکانی بڵاوی کردوتەوە دەڵێت سەربەرزم بەوەی کە شەرەفی ئەوم پێبەخشرا جارێکی تر پیکەری ژنی ئازاد بە بەرزایی 35 سانتیم و کێشی 1 کیلۆگرام لەسەر شێوەی خەڵات کە لە برۆنزدا ڕژراوە و بەزاخاوی ئاڵتون ڕۆپۆشکراوە دروست بکەمەوە و کە ئەم ساڵ بۆ یەکەمین جار لە چوارەمین خولی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی کۆبانێ پێشکەشی فیلمە براوەکان کرا کە لە چەندین وڵاتی جیهانەوە نێردرا بوون. ڕۆژی 11 مانگە چوارەمین فستیڤاڵی فیلمی کۆبانێ لە شاری بۆخۆمی وڵاتی ئەڵمانیا بە سەرکەوتووی کۆتایی هات و خەڵاتی ژنی ئازاد پێشکەشی فیلمە براوەکان کرا. بەم شێوەیە پیکەری ژنی ئازاد وەک شانازێکی ژنی کورد بە چەندین وڵاتی جیهاندا بڵاو بووە کە پێشکەشی هونەرمەندانی کورد و تورک و فارس و ئەرمەن و فەڕەنسی و ئەمریکی کرا.